جا دەمانەوێت بزانین تەمەنیان لە نێوان چەندێکە ڕێژەی کوڕان زیاترە یاخود کچان ئەو خزمەتگوزاریانەی کە بە تووشبوانی ئۆتیزم پێشکەشەکرێت لە سنتەرەکان چین کۆمەڵێ بابەتی دیکەش کە پێیوەستە بە دۆخی چارەسەرکردنیان و هەروەها ڕاهێنانکردن پێیان لەگەڵ حوسێن مزوری ئەندامی دەستەی باڵا و گوتەبێژی کۆمەڵەی ئۆتیزمی کوردستان گفتوگۆی زیاترەکەین بەخێر هاتی کاکسین سپاس بۆ جەنابەت. تەمەن و ڕێژەیان ئەو کەسانی کە تووشبووی ئۆتیزمن لە کوردستان لە نێوان چ تەمێنێکە و ڕێژەکان چەرێکە؟ وەکو سەردەرێک بە پێشێکی دەستخۆش بەناوی خدای گەورە میهرەبان بەیانیتان باش و سوپاس بۆ کوردستان 24 کۆمەلەی ئۆتیزمی کوردستان لە 2/4/2008 دامەزراوە. ئێمە وەکو دەستەی کۆمەلەی ئۆتیزمی کوردستان داگیرکاری سەرسەختی منداڵانی ئۆتیزمی لە هەرێمی کوردستان بە سەرجەم لقەکانەوە. مەبەستم لقەکانی هەولێر و دهۆک و سلێمانی و گەرمیانە. باش. لە ساڵی 2007ەوەی تر نەتەوە یەکگرتوەکان لە کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتوەکان باس لەوە کراکە بۆ ئۆتیزم وانی کە تووشی ئۆتیزم بوونە لە ڕاوەستانەوە بەرەو گەشەکردن ئەبێ بڕۆن. واتە ئەو دروشمە چەندێکی لە کوردستان جێبەجێکراوە، چەندێک ئەوانێک کە تووشبووی ئۆتیزمن گەشەیان کردووە، چەندێک لە ناو کۆمەڵگە تێکەڵاوکراون بە حکمی ئەو سنتەرانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دایناوە. بەڵێ بەتاکید لە ساڵی 2008ەوە ڕێژەی ئۆتیزم بەراورد بە ئێستا بەداخەوە زۆر زیادی کردیە. لە ساڵی 2008 کە داتاکمان کرد لە بینی 800 بۆ 1000 حالەتی تووشبوومان هەبوو، لە هەر 150 منداڵ ئێک منداڵ ئۆتیزم بوو، بەڵام لە ئێستا بەداخەوە لە هەر 90 کەسێک منداڵێکی ئۆتیزمە. یعنی ڕێژەکە گەلێک زۆر وایە. ئێستا ڕێژەی منداڵی ئۆتیزم لە سەری 3600 حالەتە لە هەرێمی کوردستان بێجگە لە کەرکووک. باش. لەو سنتەرانە چ جۆرە خزمەتگوزاریەک پێشکەش بە تووشبوانی ئۆتیزم و خانەوادەکانیان ئەکرێت؟ چونکە بەتەنیا ئەو خانەوادانە ناتوانن کە ڕەنگە خۆیان ئەو ڕاهێنانیان پێ بکەن یاخود ئەو زانیاریە تەواویان نەبێ، پسپۆڕەکان شارەزایەکی باشتریان هەیە. خزمەتگوزاریەکان تایبەتە بەس بە نەخۆشەکە یان بە خانەوادەکانیشیان ڕاهێنان بە خانەوادەکانیشیان دەکەن؟ سوپاس. ینی ئەگەر ئێمە تەماشا بکەن ئێستا بەرەو پێچوونێکی باش هەیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێم ئینشەڵڵا سنتەرەکان زیاتریش دەبن سنتەری ئۆتیزم لە گەشە سەندندایە. سنتەری ئۆتیزم پێش ئێستا تەنها 3 سنتەرمان هەبوو لە هەموو کوردستان لە هەولێر و دهۆک و سلێمانی. لە دوای بوو 7 سنتەر ئێستا خۆشبەختانە ئێستا 10 سنتەر لە کاردان. یعنی تەنها لە سلێمانی لە سنتەری سلێمانی و حاجیەوە و بازیان و گەرمیان و لە هەلەبجە و لە ڕاپەڕینیش هەموو سنتەرمان هەیە. بێجگە لەوە لە دهۆک لە ئاکرێ سنتەرێکمان لە قەزای کویە هەیە لێک لە ناو شاری هەولێرە بە خۆشبەختیەوەش ئێستا سنتەرێکمان لە قەزای سوورانە یعنی بە ناوی سنتەری دایکدانەوە. زۆر سوپاسی جەنابی ماڵە مستەفای بارزانی دەکەن کە سەرپەرشتیەکە لە ژێر ڕاستپەردەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێم زۆر سوپاسیان دەکەن. باش. کاک حوسێن چۆن هەماهەنگی و هاوکاری لە نێوان سنتەرە حکوومیەکان و سنتەرە ئەهلیەکان هەیە؟ هەماهەنگی لە بینی سنتەری حکومی و ئێمە تەنها یعنی ئەگەر تەماشا بکەن ئێستیفادە بە تەنها لە سنتەرە حکومیەکان دەبینین. لەو سنتەرە حکومیانە کە لە تەمەنی 3 ساڵیەوە دەستنیشان دەکرێت بە پێی پسپوری پزیشکەکان تاکو لە لای سجلە تاکو تەمەنی 27 ساڵیش هەیە. سنتەرە حکومیەکان کە منداڵ لەوێ دەرس دەخوێندرێت لە کاتا 12 ساڵی لەوێ دەرسەکان بە جوانی ڕێبێت. ئەو منداڵانەی کە حالەتی کەمیان هەیە دەتوانن لە قوتابخانە دەوام بکەن. زۆر سوپاس بۆ جەنابی سەرۆکی حکوومەت کە ڕێنمایی لە بۆ پەروەردە ناردراوە دەبێتن ئەو منداڵانی ئۆتیزم کە دەتوانای خوێندنیان هەیە لە قوتابخانەکان دەبێتن وەربگرن. زۆر باش. ئەو پسپۆڕانێکە لە سنتەرە حکوومیەکان لە خزمەتی تووشبوانی ئۆتیزمن لە دەرەوە ڕاهێنانیان پێکرێت چ جۆرە پسپۆڕێکن؟ حکوومەتی هەرێمی کوردستان بتابەتی کابینەی نوێم چۆن هەوڵی داوە باشترین پسپۆڕەکان
دامی بینکات لەناو ئەو سنتەرانە. خۆی ئێمە لە هەموو لە هەرێمی کوردستان تەنها 10 پسپۆرمان هەیە لە مامۆستا بن لە بۆ منداڵی ئوتیزم. لە سنتەرە هەلیەکانیش ئەو 41 سنتەرانە کە لە هەلینە ئەوانش هەر یەکەوە پسپۆری خۆیان ئیناهێت. یعنی بە مشتەرەکی الحەمدولله باشە ئێستا لە سایەی حکوومەتی هەرێمی کوردستان سنتەرەکان بەرەو پێشچوونن. یعنی ئێستا تقریبا 10 سنتەری حکومیمان هەیە، 11میش ئێستا تەواو بووە لە کەلار ئینشاءالله بە زووترین کات دەست بەکار دەبن. باشە. چەند هەستان کردووە بە گۆڕانکاری بۆ حاڵەتی توشبوانی ئۆتیزم لەوەتەی سنتەرەکان بەم شێوەیە گەشەیان سەندووە؟ ئایا باشتربوونی دۆخی ئەوانیش بەرەو باشتر ڕۆشتووە؟ بێگومان هەر کاتێک دۆخی ئایلەی منداڵی ئوتیزم بەرەو پێش بچیت، ئایلەی ئوتیزم هانی منداڵەکەی دەدات لە شوێ باشترین سنتەرەکان بخوێندرێت. بەلەم بەداخەوە هەتا ئێستا ینی ماشاءالله منداڵی ئوتیزم ینی لە معناتێکی گەورەدایە لەو ئینشاءالله بە هەول و هیمەتی خوا ئینشاءالله زۆر باش. کاک حوسێن، پێشتر ڕەنگە خەڵک شەرمی بکردایە بیوتە منداڵەکەم ئۆتیزمی هەیە. چیتان کردووە لەو سنتەرانە کە خەڵک هۆشیار بکرێتەوە ئەگەر حاڵەتێکی نامۆی لە منداڵەکەی هەست پێ کرد بیهێنێت لەلای ئێوە پشکنینی بۆ بکرێت؟ چۆن ئەو کردارەتان کردووە کە خەڵک هۆشیار ببێتەوە؟ ئێمە چەندین جار نووسرامان بەڵاو کردەوە لە تەلەفۆنمان لە بۆ خەڵکی کردی، هەر لە هەر جێک حالەتێکمان دەستنیشان کرد بیتن کە هەیە ئاگادارمان کردیتەوە دەبێت سەردانی پزیشک بکرێت و سەردانی لژنەی کۆمەڵایەتیەکان بکرێت بۆ دەستنیشانکردنی ئەو حالاتانە. هیچ دەوەیە شەرم و ئەوە چی تێدانە حالەتی ئوتیزم لە هەموو دنیا دیاردایە، یعنی حالەتێکی سروشتیە. ئەمە تقریبا ئێمە لەگەل وڵاتانی کەنەدا و ئەوروپا و جانە زۆر کەمترین، یعنی حالەتەکەی وان بەسەوان سپۆری مختصی زۆرتریان هەیە لە چاڵ ئێمە. الحەمدولله و شکر ئینشاءالله بەرە پێش دەچیتن. بەڵێ ئامارەکان ئاماژە بۆکەن کە ڕێژەی کوڕان زیاترە یا کچان؟ کوڕان بێگومان ڕێژەی کوڕان زۆر زیاترە لە کچان. بەڵێ ئەو ڕاهێنانەکان بە چ شێوەیەک ئەنجامەدەن؟ هەفتانە منداڵەکان دەهێنرێت بۆ سنتەرەکان یان ڕۆژانەیە؟ خۆیان با بڵێن پسپۆڕانیش سەردانی ماڵی توشبوانی نەخۆشی ئۆتیزم ئەکرێن یاخود؟ بەلێ بێگومان لە هەر شوێنێک ئەگەر ئەوان ئایلە پێویستیان بە ئێمە هەبیتن، ئێمە مامۆستای وانەبێژ لوان دەبین دەکەین و لە ڕەوانەیان دەکەین و ئینشاءالله. بەس لێرەدا ئەمە لە سنتەرە حکومیەکان یعنی ڕێژەی ئوتیزم گەلێک زۆرترە لە سنتەر، هەر چەندە تەقسیریان نەکردیە، بەس ئێمە داوا دەکەین زیاتر بێتن، داوا دەکەین سنتەرە حکومیەکان لە هەموو قەزایەک بکرێتەوە. ئەگەر لە قەزاکان بکرێتەوە توشبوونی ئوتیزم بەرەو چاکبوونەوە دەڕوات. حالەتی ئوتیزم یعنی حالەتێک ئەوە نییە کە بڵێ عیلاج نییە، ئەگەر ڕاهێنانی بەردەوام هەبیتن دەتوانێت لەناو خەڵکی ئاسایی ژیانی ئاسوودێ بن. بەڵێ سپاس دەکەین حوسێن مزوری ئەندامی دەستەی باڵا و گوتەبێژی کۆمەڵی ئۆتیزمی کوردستان میوانی کوردستان. زۆر سپاس و جەنابش مەمنون.